دوای ئەم بارانی کە باریوە لە کۆتایی مانگی 4 و سەرەتای مانگی 5 چ زەرور و زیانێک بە بەروبوومەکانی ئێوە بەتایبەت گەرم و جۆ گەیشتووە؟ وەڵای قوربان ئەوەیە بازێکی خستووە، یعنی خستێتە تەختی کردو لە عەرزە، بازێکی ئەم نەخۆشیی پێگەیوە. ئیتر ئەم چەمەی ئێمەش هینی لێ ناکرێت جۆی لێ ناکرێ لەبەر بەراز لێ ناکرێ. ئەسا بینم زۆرێک لە ئەو دەغڵانەی کردوتانە بەتایبەت گەنمەکان نەخۆشی پێوەیە زەرد بوو، ئەمە چی ئەم نەخۆشیە؟ بەخوا نازام چی ئێمە کوردی ئێمە پێڵێن تیرە بڕە، ئیتر نازام چیکە چ نەخۆشیەکە لە عەرزەکە نەخۆشە نازام ئەرەوەی هیچکە نییە. هاوکاریەکانی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ بۆ ئێوە چییە بۆ ئەوەی زیاتر بەروبوومەکانتان باشتر بێت و یارمەتیتان بدات؟ فەلاح یارمەتی زەراعە وانە؟ وڵای یارمەتی زەراعە ئەگەر بچین ڕەسیدمان بۆ بنووسن بە 1000 تکاو ڕجا ئەتا بۆمان نەنووسن. ئەیش بێن گەرمەکانمان کەشف بکات بڵێن فەلاحێ 100 دۆنمی کردووە 150 دۆنمی کردووە هەر ئەوە نەیە. ئیتر چیماییمان 1000 وەرگرتووە، ئێمە عایدی دوکانی 1000مان وەرگرتووە. ئەوش 2-3 ساڵ لەمەوە پێش ئیتر چیماییمان نەبوو هیچکە. دەربانیش بە پارە ئەمان دەنێ ئەگەر بێ بەس لە بازاری ڕەش دەربانەکڕین، لە بازاری ڕەش دەربانەکڕین نا هیچکەمان نییە. سام نەخۆشیە لە گەنمەکەی ئێوەی داوە بینین نەک گەنمەکەیەوە زۆربەی وایە و نەخۆشیە لی داوەمان وڵات وایە لەبەری بتوێنیش وایە نەکا لێرە هیچ کەشفێک نهاتووە بۆ لاتان لەلایەن حکوومەتەوە؟ کەس نەهاتوو کەس نهاتوو کەس. ئێوە داواکەن کە کەشف بێت و سەیری کە بزانم بۆی ساڵێکی ئەم نەخۆشە دووبارە سەرڵ نەدات. ئێمە داواکارین لە حکوومەتی کوردستان کە بێت ئەم حسابەمان بۆ ڕارسەرڕێکا بە شێوەیە بزانین چ نەخۆشیەکێتی چ دەرمانێکی هەیە بێ شتێکی هەبێ ئێمە داواکارین لە حکوومەت کە بۆمان بکە. بەشەوەکو تەجروبەی خۆتان پێشبینی ناکەن کە ئەمە بەهۆی ئەم بارانە و ئاوا خراپ بوو بێت؟ لە پێش بارانەکە شەوا بووە، لە پێش بارانەکە لەوانەیە بڵێن بە بارانە تا حدە قیسمێکی زیینۆ بێتەوە زیینو بێتەوە وەگەوە. ئەی داواکاری ئێوە چیە لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانتانەوە چی بۆ ئێوەی جوتیار بکات بۆەوەی هەم بتوان بەروبوومی باشترتانە؟ ئەگەر ئێمە فەلاح بین ئەمانەیە حکوومەتی هەرێم دەعممان بکە بە هەموو نەوعێ بە گاز بەر مەچینە بە دەڕاسە بە هەموو شتێ ئەمانوێ هاوکاریمان بکە. ئێوە جگە لە گەنموجۆ لەم ناوچەی خۆتان لە دەکەی خۆتان چیتر ئەچێنن خەریکی باخ و باخاتن چیتر ئەکەن؟ عەرز دەکەم ئێمە فاسۆلیاکەین مەرەزەکەین تەماتەکەین ئەم شتانەکەین. ئەمانە بەس بەشی خۆتانەکەن یان بەشی ئێوەشەکەن؟ نیشەکەین لێ ئەی چۆن